هاوشێوی ئەو وڵاتانە بەهای پارەکەی بە تەواوەتی دێتە خوارەوە. ئەمانەی کە لە عێراق، سووریا، تورکیا تەنانەت ئێرانیش ڕوودەدا وەکو بەشێک لە پرۆسەی جەنگی دراو تەماشا دەکرێت یاخود پرسێکە لە دەرەوەی ئەوەدا. لە ناو سیستەمی ئابووری جیهانی ئێستادا دراوی ئەلکترۆنی بە خێرایی گەشە دەکات. ئەم دراوی ئەلکترۆنیە وای کردووە کە دراوە سەرەکیەکانی ئەو وڵاتانە کە کاریان پێ دەکرێت پاشەکشە بکەن یاخود نا بە شێوە گشتەکەی دراوی ئەلکترۆنی دەبێتە بەشێک لە جەنگی دراوەکان یاخود نا. لە گەرما و گەرمێم ئێوارێدا و لە تەوەری یەکەمدا گفتوگۆ دەکەین لەسەر دۆلار وە کارکتەری جەنگی دراوەکان. دکتۆر وشیار معروف شارەزای بواری ئابووری لە هەولێرە و لەگەڵمدا دکتۆر وشیار ئێوارەت باش. جگە لەو پێشەکی کە من باسم کرەمەوێت خوێندنەوەی بکەی بۆی کە ئێستا بەسەر بەهای دیناری عراقیدا هاتووە. ئایا وەکو پرسێکی ئاسایی تەماشا دەکرێیان نا؟ ئێوارە باش ئەوەی ئێستاکە دەبینی رامبەری دینار یعنی نرخی دێتە خوارەوە ئەوە وا دەکاتن طبعا ئەوە وا دەکاتن کەوا گرانیەکی ئەگزا وڵاتەکەی چونکە لەبەرچی لەو دۆلار کە نرخی بەرز دەبێتەوە ئێمە محتاجین کە زۆر پارە بدەین بۆ ئەو مقابل ئەو دۆلارە. خۆمان زۆر کەم شتێکی خۆمان هەیە ئەوی کەمە بند بووینە دەرەوە زیاتر دۆلارەکەی ئێمە کوتلەکەی زیاتر بیتن و ئێستاکە زیاتر بێتە ناو بازار کەەوەش هەندێک دیهان دەدا بۆ هەڵاوساندنی نرخ لە ناو وڵاتەکەی. ئەمە کەوتینە ناو حەلقەیەکی داخراو بەڕاستی ئێمە حتاکو نرخی دۆلار کە بەرز بێتن زۆرترین کوتلەی نەقدی دێتە دەرەوەی معاملاتە دێتە ناو معاملات و ئەوە هەندەی دیوا دەکە هەڵاوساندن بیتن و نەتیجەکەی ئەوەیە کەوا مچینە تووشی حەلقەی ئللا دەبێت لە پاڵ ئەوەوە پارەیەکی زۆر بچن چاپ بکەن و ئیزافەی بکەن بۆ ئەو پارەی کە هەیە و وای تێدەگەم بەغداژ ناتوانیتن ئەو بازارە کراوەی کە هەیتی بۆ دۆلار یعنی بەردەوام بی لەسەری چونکە تووشی زەرەرێکی زۆر دەبیتن ئەو احتیاطی هەیتی یەدەگەی هەیتی ئی دۆلار بەرەو نەمان دەچیم و ئەگەر بەرەو نەمان چوو معنای ئەوەیە دینار فلاس دەکات زۆر بەچچی کە پارەیە و سیاسی نەقدیشمان ناتوانانی دەوری خۆی ببینی چونکە بازاری کراوە دادەخرێ و ئەو احتیاطی هەیە ئی مەساریف ئیشی پێ ناکرێتن ینی یەدەکەکەی ئیدی بازار بەرامبەر ئێمە زیاتر سەختتر دەبیتن و ئەوەی ئێستاکەش هەیە زۆر شتی جانیبی نەفسی تێدایە و جانیبی مادیشی تێدایە. هەندێکی ئەوەی جانیبی مادیەوە بەرامبەرمانە کە ئەو ئابووری وڵاتەکەیمە ئابوووریەکی مشەوەش یعنی مشەوەها عەفوەن یعنی دەبینی نەک کشتتوکارێکی وامان هەیە هەڕی بەرزیکاتەوە شەزازێکی وامان هەیە ئەوەی هەمانە نەوتە ئەویش نەوت کە دادەبە زێر نرخی لە بازاری دەرەوە زۆر خراپ دەچێتە عکس دەبیتن لەسەر چی لەسەر ئابووری ناوەڕاتەکەی توانای بەردەوام بوونی نییەکەوە مقاومەی بکاتن ئابوووریەکەمان ئیدی زیاتر لە شکان دەبیتن و ئەو شێواندەی کە ئابووری هایتی خراپتر دەبیتن. دکتۆر وشار ئێستا ئەمەی کە ئێستا هەیە لە عێراقدا وەکو سیاسەتی نەختی بانکی مرکزی عراق تەماشایکەین یاخود وەکەوەی کە خۆت ئاماژەت پێدا لایەنە دەرونیەکەی کە ئەو شڵەژانەی دروست بووە بە تایبەت ئەوانەی کە مختص نین تایبەتمەندی لەو بوارەدا قسەی لەسەرەکەن کامیان کاریگەری هەیە یاخود هی کامیانە بابەتەکە؟ وای تێدەگەم خزیەکە ئەوە نییە برێ سیاسەتی نەقدی حکوومەتی بەغدا بێت
و زۆر هۆکار هاتە ناوی یەک لەوانە ئەوە بکە ئەو ڕێککەوتن لە بینی بەغدا و کوردستان ئەویش عکس دەبتەوە لەسەر چی لەسەر ئابووری وڵاتەکەی و لەسەر جانیبی دەرونی خەرکەکە لە بازار زیاتر دەترسن و چونکە یەک شتێ لە وڵاتانی پێشکەوتوو ئەگە دیتیان ژانێک هەبوو لە ناو یەکەم شت دەچن بۆ راو ئاڵتون کە دیتیان ئاڵتون توانای نییە لە ماوەیەکی کورد کە خۆی پارێزیە ڕوو دەکەنە ئەوەی بازاری دارایی پشک و شت دەکڕن سەنەدات دەکڕن کە بەڵام لەو راتیمە نە پشک و نە سەنەدات هیچ هەر سەفرە لەو جانیبەیەوە هیچ شتێکی نییە نەتیجەکەی ئەوەیە حقت کە بازاری دارایەکەت بە تەواوی نییە ئەوان خەرکەکە ڕوو لە چ بکاتن دەچیتن خەریکی دۆلار کڕین و ئەوەی دەبیتن هەتا دۆلاریش خەرک بیکڕیتن نرخەکەی بەرز دەبتەوە تەبعاان یعنی هەر ئیمڕۆکە نرخی دۆلار بەرز بووە و واشە دەگەم جانیبی دەرونی یەکجار زۆر بوو لەسەر ئەو مۆزوعایەوە و دەبێ ئەگان لێبیتن. دکتۆر وشار لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر تەماشا بکەین کۆمەڵێ وڵاتن کە ئابوووریەکان ناسەقامگیرە عراق دەمێکە ئابوووریەکەی ناسەقامگیرە بەڵام یەکەم جارە بەو جۆرەوە بۆ خێراییە بەهای پارەکەی دابەزێت لە ئێران ئەمەمان بینیوە چەند ساڵێکە ڕوەدا لە دوای بەهاری عەرەبیەوە لە سووریا ڕوودەدا لە تورکیا ئەم پرسە هەیە دەکرێت چۆن خوێندنەوە بۆ کۆی ئەم سێ چوار ئابووریە بکرێت لە دابەزینی بەهای دراوەکانیاندا. بەنسبت ئەو وڵاتانەی کە حقت ئەوان لەسرە کێشەی ئابلوقی ئابرووی لەسرە یعنی سزان لەسرە خاصن ئێران لەسەریتی و سووریا طبعا دەزانێت ئەو پەیوەندانی هەشمانی ئەکاس دەکاتن و تووتچیا دیسان لەژێر یعنی فشارێکی گەورەیە دەرەوە نبینی ئابوووریەکەی دەمێکە لەشکانە بەڵام بۆ ئەمە ئێستاکە سیرکەین بەنسبەت عێراق ئەدی بەنسبەت ئێمەوە تا ساری 2007 بە 1500 دینار بوو دۆلار دۆلار بە 2005 ئەوەی بۆ عفۆن بە 1500 دینار بوو یعنی ئێستاکە ئێمە بە 1350 شتی وایە وای تێدەگەم بگاتە تا 1500 دەبتە شتێکی طبیعی وەکو بدایەتی ئەوەکەی دەبێت فترەکەی دەبێتن و خۆی ئەمە بەسراوە بە دووشتەوە یەکەم سەقامگیری وڵاتەکەی لە ناحیە سیاسی و ئابووری و دووەمینیشیان ڕەبتە بە ئەوەی کەوە بای چەندی ئێمە هەوڵمان داوەکەوە ڕوو بکەینە خۆمان و اعتیماد بکەین لەسەر ئەدەواتی دارایی خۆمان یعنی حقت ئێمە زۆربەی اعتیمادمان کردێ لەسەر دەرەوە و ئەو تەجروبەی هەمامە لە کوردستان تەجروبەی زۆر دەوڵەمەندە دەبا ئەو تەجروبەیە ئەگزار احتیمام پێ بدەین یعنی دێتە بەرچاوت لەو چەند ساڵێکەوە موچە و ئاوال کەوتە ئەو داخوازیێکی هەموو ماڕێک و هەموو خێزانێک لە کوردستاندا موچە تەماشا دەکەی خەرکەکە ڕووی لە ئەرزی کوشتتوکاڕی کردوشتیوە هاوینی برد تەماتەمان ئیخۆمان بەکاردێنان نەک ئیدەرەوە و زۆر شیکەش دەتوانین بکەین بەڕاستیت ببرم بێپلانی بە شکلێکی عام ئەوەمان تەسیری هەبووە ئێمە زۆر خۆمان بند کرد وەکو وڵاتەکانی حتا وەخت خۆی لە نەڕووی توش بوون هەوڵەندە توش بوو کە پێ دەرێن دەردی هۆڵندی کە بند بێ باچی بە نەوتەوە نەوت جێ ئەمان نییە هیچ چوو لەسەر نەوت زۆر ناسرایە لە هەموو ئابووری ناسێک پێی دەرێن نەرمی نییە بەرامبەر بازار یعنی کە بەرز دەبتەوە نرخی داوا زیاتر دەکرێت کە دێتە خوارەوە داوا کەمتر دەکرێت و نەبیتم برێ نەوتم بۆ چی ئەگەن پێویستیم پێ نەبیتن با بێتە سفر نرخەکەی یەکجار بەرز بۆەوە ئەوانەی وا ناکە خەرکەکە وازی لێ بینن
ئەو زارەی تەماشا دەکەی لە ئەمریکاەوە ئەوان هەیە یەدەجی ژێر بەحریان هەیە زیادی دەکەن. دکتۆر وشار ئەم پرسە بۆ عراق چۆن $140 حتا یەکلا دەبێتەوە بەتابەت ئەمڕۆ ئەو وەرەقەی یاخود ڕەشنووسی بودجێ عراق ئاشکرا کرا کە بڕگێکی تایە دەڵێ $1 بە 1450 دینار دانراوە تا بڵێن $100 145,000 دینارەکە بە زمانە گشتەکەی هانی ئەمە بۆ ئابووری عراق لە داهاتوودا چۆن دەبێت؟ ئەوە بە چاچی تەطبیق ببیتن خۆی نە لە ئاستی نێودەوڵەتی نە لە ئاستی ناوەمان وای تێدەگەم یعنی ژمارەکە وەکو ئی پێشی کەدا نابوو $56 بێن ڕێژ نابیتن لەبەروە دەبێتن بزانن نرخی دەبێ ئاگان لێبیتن ئەو نرخانە جێگونجان نییە ئینەوت بەڕاستی یاخود ئەوەی کەوەری دەگرن بیاونە ناو بودجەی وەشت ئێمە غەڕەتترین شت کە کرا لە عراق ئەویش ئەوە بووە کە بودجە دانرایە بۆ موچە بۆ موچە لە خۆی هەموو ئابووری ناسێک کە شارەزایەکی هەبیتن لەسەر ئابووری یعنی دەڕێتن نابێتن زیاتر بێ لە دەوری 15 تا 125 لە بودجە بچێتن بۆ کاری ئیداری و لەوانەش موچەیە نابێ بەڵام تەماشا دەکەی ئەو ڕاتانە موچە هەموو بودجەکەی گرتیە طبعا ئەو وای کردیە کەەوە خەرکەکە خۆراکی و جل و بەرگ و ژیانی و هەمووی بەسرێ بودجە لە ناحی موچەوە بەس یعنی ئەو موچە هەبێ ئەوە ئیشی ئەڕوا موچە نەبێتن دەبێت لە برسان بمرێ ئەوە ئەو وەزعات دەبێت چارە بکرێت لە بنەڕەتی بەواستەی چی هەمەڕەنجی بەرهەممان دەبێت خەریکی کوشتتوکاڵ بین بگەڕێنەوە بۆ کوشتتوکاڵ بگەڕێنەوە پیشە سازەکانی کەوا وەستاون 400 کارگە هەیە لای ئێمە هەمووی وەستاوە بۆ وابێ یعنی ئەمە دەبێت هەوڵ دێن هەمووی زیندووکەینەوە و لە نوێوە خەریکی بین دوای گەشت و گوزار دکتۆر وشار زۆر باشەمە بەڕاستی ینی تەخمینەکە و دانانەکەی بوو ینی بابەتێکی ئاسایی ئەبێ بۆ داهاتوی ئابووری عراق هەل لە ئێستاوە بەم جۆرە بڕیار بدات کە $1,450 دینار بێ لەلایەکی دیکە کە خۆت ئاماژت پێدا جانبی دەرونی زۆر کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی بەهای $. خۆی $1 دانراوە بە چەند؟ 1450 دینار ینی 145,000 1450 دینار ئەمن بەغەڕەت چوم بەرەو ئەمەم زانی پارەی نەوتەکەی دەرەی نەخێر ئەو نرخەی دانراوە نزیکە چونکە بەڕاستی پێ برم 1450 بۆ 1500 زۆر لەبەر ئەوەش لەو ماوەیە کە داهات چەند مانجێک بەڵام ئەگەر هاتوو عێراق بە قەرز موچە بدا بۆ سارێکی کە ئەوە زۆر زیاترش دەبێتن یعنی زیاتر دەکرێتەوە چونکە کوتلە نەقدەکە دەکرێتەوە ئەوەی هەشیتی نەی بردوتە بانک ئەویش دێخاتە بازار نەتیجەکەی ئەوەی دەبیتن کەەوە هەندەی دینارەکە بشتێ بەڵام ئێستا کە من ببوورە من بەغەڵەت ڕۆیشتم وەمزانی $40 بۆ 40 دینار بۆ بۆ بەرمیلێک نەودم نرخی ئەوەی $1,450 زۆر نزیکە زۆر نزیکە بۆ چەند مانجێک زیاتر نا بەڵێ دکتۆر وشار ئەم نەهامەتی کە بەسەر ئەم وڵاتانەدا دێ عێراق ئێران تورکیا سووریا هەر وڵاتێکی دیکە کە بەهای دراوە نیشتیمانەکەی بەم جۆرە دابەزێت پەیوەندی بە جەنگی دراوی ئەمریکا و چینەوە هەیە؟ نەخێر هیچ پەیوەندێکی نییە و پێش بەنسبەت چینەوە تا ئێستاکە تاێ بەرەنگاری مۆزوعەکەی ببیتن زۆر بە چاچی چونکە لە هێزی کرێکار نرخی ئەگجار لە خوارەوەیە
يعني ڕۆژانەی کرێکارێک لە چین دەبتە 1 تەقسیم 5 یان 6 سعاتی ئەمریکێکی سعاتێکی ئەمریکێکی لەبەرەوەی نییە چەند هەوڵ دەدا ئەمریکا گومرگ زیاد بخارە سەر کاڕاکانی چینی چەند هەوڵ دەداتن بۆەوەی ڕێگری بکاتن لە بازارەکانی ناتوانیتن و تا ئێستا کە توانیتی چین بە بەرەنگاری ئەو مۆزوعیبی زۆر بەچچی بەڕام ئەوە هیچ نکاسێکی نییە بەڕاستی بەنسبەمەوە ئێمە سیاستێکی دیە و مۆزوعکی دیە یعنی لایەمەوە ئێمە مشکلەی ئەساسیمان ئەمە خۆمان بەستووە بە نەوتەوە و ئەوە زۆر سامناک و خەتەرە بەنسبەت تورکیاوە ئەویش بەستراوە بە شکلێکی غێر مباشر چونکە لەبەر چی تیجارەت ئەویش بە نەوتە لەگەر خەلیجە لەگەر وانەیە لەبەر وی نییە یعنی ئەو تیجارەتە وا دەکاتن ئەوەوە دەنا خۆی تورکیا لە ناوەوە توانیوێتی زۆر شت بەرهەم بێنێ و زۆر توانای زیاد وە ناحیە ئابوووریەوە بەڵام لەبەروەی خۆی بەستەوە بازارەکەی هەندێکی تەبعاان دێتن هەندێکی زەرری لێدەداتن و بەندی دەکاتن بەنسبەت ئێران ئێران ئەو ئابڕۆقەی کە لە سەریتی ئەوە دەورێکی ئەگدار زۆری کێشاوە وای کردووە کەوا ئێران زەخت بکرد بکەوتێتە بینی دوو حەلی زۆر غەڵەت ئێچان ئەوەیە یاخود نابێت موچەیەکی وا بداتە خەڵکەکەی و وەک سەدام کردی لە نەوەتەکان یعنی ئەمن خۆم موچەم ساری 95 5700 دینار بوونەوە $2 4 ساری پرۆفسۆر بووم لە زانکۆم لە بەغدا ئەنجا موچەکەم نەدەگەیشتە $2 ئەنجا ئێستا کە لە ئێران عینی وەز لە بین ئەو حەلەنە یاخود بچن پارەکە وەکو سەدامیش ئەویش هەر حەلەی کرد پارەکەشی زیاتر بشتێتن طبعا ئەوە بەڕاستی وەکو تەڕەچیە ئابووری وڵاتێکە ئێران دەبێ بگەڕێتەوە خۆی بە خۆی دابستەوە و دەبێت سیاستێکی کە دەربچێنیتن و هەوڵداتن کە بازارەکانی بکاتەوە بە ڕێگایەکی کە و ئابووری وڵاتەکەی بکاتەوە هەمووی جارێکی کە سەیری ئابوووریەکەی بکاتن بۆەوەی کەوا بتوانیتن خۆی سیاستەکانی زۆر باشە پرسێکی جیهانیەوە ساڵانێکی زۆرە وڵاتە بەهێزەکانی ئابووری چ چین چ ژاپۆن چ کۆریای باشوور تەنانەت کارتلەکەی ئەوروپاش باس لەوە دەکەن کە نابێت ئیتر دۆلار تاکە دراو بێ لێدەگی دراوی جیهانیدا پێدوانی ئەم دابەزینی بەردەوامی بەهای دراوی نیشتیمانی وڵاتانە پەیوەندی بە ئەوە هەبێت کە دۆلار تاکە دراوی یەدەگی جیهانیە کاکەم شت تاکەیە دەگ نییە پێ بڕێم تاکەیە دەگ نییە حتا SDRی تێدا پێی دەرێن حقوقی ڕاکێشانی تایبەتی مافی ڕاکێشانی تایبەتی کە ئەوە نەوعات SDR حساباتێکە لە کردیە و حتا لێ خۆشیانی تێدایە وەکو ینی پێشووە تەمان پاون و دوایی یۆڕۆ ئەوانەی هەمووی تێدایە ئەوە نییە ئێمە زیاتر خۆمان بەستووە لای خۆمان حتا لە زمانی سەدامیش بە دۆلارەوە بکە تاکە دراو بیتن دوانە هیچەوە ناحیە خەتەری تێدا نییە مفاجئەتێکشمان لۆ نەهاتیە بڕێن بە لێشاو ئەوان وازیان هێناوە لە دۆلار و هاتینە ڕویان کردبیتە عمرەیەکی کە بۆ خۆیان یانێ تەمان یۆرۆ بەنسبەت خوانی خوانە بەڵام دەستیان بەنسبەت بڕێن وڵاتانەی کە یۆرۆی تێدا نیە بیکەنە یەدەجی خۆیان یاخود بیکەنە پاون دووەلی ئەوروپی کە یۆرۆی تێدایە نەخێر هیچ مفاجئەک دروست نەبووە و هەتا ئێستاکەش و ناژبێ چونکە ئەو شتانە
تو دەیبزانانی ئیدارەی سندوقی نەقدی دەولی زۆربەی خەبیرەکان ئەیسۆڕێنن لە ئەمریکانە. دکتۆر شار ببوورە من کەشوهەوا پێچێ باش نەبێ بۆی ئەمێ دوایین شت لە تۆ لەسەرم پرسە بپرسمەوەیە ئێستا لە ناو سیستمی ئابووری جیهانیدا دراوی ئەلکترۆنیش پەیدا بووە. دراوی ئەلکترۆنی ئەم گەشەی کە ئەیکات بەم جۆرە ئەتوانێت کاریگەری هەبێ لەسەر دابەزینی بەهای دراوی نیشتیمانی ئەم وڵاتانە یاخود دراوی ئەلکترۆنی پرسێکە لە دەرەوەی ئەم بابەتەیە و تاسا یەکلا نەبووە ئایا بەشەکە بێت لە سیستمی ئابووری جیهانی یاخود سیستمی نەختی جیهانی یاخود لە دەرەوەیە. کاکە یوسف زۆرترین دراو طبعا کە براو بیتەوە بیتکۆینە و خۆی لەگەر ئەویشەوە 6 جۆری کەشەیە لەو بیتکۆین بەڵام وەکو بیتکۆین و ئەوە دراوی کەش هەیە ئەلکترۆنیە لە 2009 دەستی پێکرد و ساتۆشی ناکۆیاما ئەوەی کرد ناکەمۆهەیە ئەو شتەی دروست کرد ساڵی 97 دوای 98 زیاتر تەثبیت يعني تنفيذ كرا وجێبەجێ کرا ئەو دراوی ئەلکترۆنی حتا لە ئەمریکاش ئەوەی نییە يعني قەبارەی نییە لە ناو ئابوووریەکەی ئەمریکان ئەو حتا ئابووری ئەوروپیەکان نەخێر و پێش برێم لە ئەمریکا ڕەفز کرا بە یاسا قازیە گوستی کەوا یارمەتیان بدا و تاکە وڵات کە ئاعترافی دانی ناوە با بیتکۆین ئەڵمانیایە تەنیا ئەڵمانیایە بەڵام وڵاتەکانی کە هیچیان دانیان نەناوە ئەو بیتکۆینە هیچ هەیئەکی لە پژنیە هیچ شخصێکی لە پژنیە و تۆ ئەگەر پارەکە زەرەر کرد و ڕۆیش و زۆر کەسیش ئیفلاسی کردێ لەسەری ئەگەر وا تووشی جوابووی هیچ شوێنەک نییە کە حەقی خۆتی لێ وەرگری و ڕاستەکە دەوێ ئەوە هەتا ئێستا کە حەسم نەبووە و ئەو دراوە ئەلکترۆنیە بەعزە محلات هەیە ئێستا کە نارێم زیاتریش بووە محلات لە ئەمریکاش هەیە لە ئەوروپاش هەیە چێشت و زل و ئەوانە ئەو بیتکۆینەی وەردەگرن چونکە ئەو بیتکۆینە لە چەند باقاک لە هەموو وڵاتێکی تێیدایە کە دەتانی بیکڕی بەڵام ئەگەر خۆت بیتکۆینەکە دروستکەی دەبتە شتێکی بە هیچ جۆرێکی ناکرێت چونکە ئەوەشی دێ وزەیەکی ئەگزار زۆری دەوێت بۆ کۆمپیوتەر کەواتە کاریگەری نییە لەسەر دابەزینی بەهای دراوی نیشتیمانی ئەمڵاتەکەین هیچ ناکت کاریگەریەکی نیە نهائیەن نەخێر ئەو حەجمەی نییە. پرۆفسۆر دکتۆر وشار معروف شارەزای بواری ئابووری سوپاس کە لە هەولێرەوە لە تەوەریەکەم لەگەڵماندا بوویت لە تەوەری دووەم گفتوگۆ دەکەین لەسەر پرۆسی سیاسی لە عێراق بەڕێزدانا بەهادین وەکو چاودێری سیاسی لەگەڵمدایە بەڕێزدانا بەخێر بێت زۆر سوپاس ئەو دۆخی ئێستا کە هەیە لە عێراقدا هێزە سیاسەکانی لە یەکتر نزیک کردوتەوە یاخود لێکی دوور خستونەتەوە هێزە سیاسەکان لە چوارچێوەی هەرێمی کوردستانیا لە عێراق لەسەر ئاسیا وڵا بێگومان ئەگەر ئەوە ئاوڕێکی کورد بینەوە لە مێژووی 100 ساڵ تاکو ئێستا دوو جۆر پەیوەندی هەیە پەیوەندیەک هەیە پێوترێ پەیوەندی سیاسی پەیوەندی شتریان هەیە پێوترێ پەیوەندی ئابووری من پێم وایە هەرێمی کوردستان و عێراق حکومەتی عێراقی هەمیشە ئەو پەیوەندیی کە هەیان بووە پەیوەندیەکی دژبەیەک بووە یعنی عیدوانی بووە نەک پەیوەندیەکی تەعاونی و پێم وایە ئەو لە هەموو مەرحەلە سیاسیەکانە ڕەنگیاوەتەوە کە ئەم پەیوەندیانە هەم لە ڕووی سیاسیەوە و هەم لە ڕووی ئابووریەوە پەیوەندی عیدوانی بوون زۆر وڵات هەیە مەسەرەن لە دنیاە پەیوەندیان لە ڕووی ئابووریەوە پەیوەندیەکی تەعاونیە بەس لە ڕووی سیاسیەوە عیدوانیە یان وەکو وڵاتە عەرەبیانی کە یان بینی علاقاتی اقتصادیان هەیە ماوەیەک وڵاتە عەرەبیەکان بیریان لەوە کردەوە کە وحدەیەکی بازار دروست کرد بەڵام لەسەر مستەوای تەفاسیلی سیاسیەوەوانە پەیوەندیشی عیدوانیان هەبوو بەڵام لە ناو عێراقا هەرێمی کوردستان و لەگەڵ دەوڵەتی عێراقا بە پێ و خصوصیەتە سیاسیی کە فەرز کراوە بەسەریا پەیوەندەکانیان هیچ کات لە یەک نزیک نەبووە بەڵام بۆ ئێستای هەموو هێزە سیاسەکان کە دانهەوێت گۆڕانکاریی نوێ لە عێراقدا دروست بکەن بەرەوە هەڵبژاردننی پێشوەختە دەڕۆن هەنی
بابەتێکی ئاساییە کە ناو هێزە سیاسیەکان دوور بن لە یەکترەوە خۆی لە ڕاستیە ئەگەر ئینتیخاباتەکە وەکو پاکێجێک وەرەگیرێ نەخێر بابەتیشی ئاسایی نییە بەڵام هەر لایەنێکی سیاسی خیتابی سیاسی خۆی هەیە ئاشێ و خیتابە سیاسیانەوە بکاکە لە یەکتری دوور بکەونەوە من بەڕاستی مەوزوعی عێراق مەوزوعێکی حساسە کەوتوتە ناو کۆمەڵێک ئەزەماتی گەورەوە ئەبێ ئەوەمان لەبیر نەچێت ئێستا پەیوەندەکان زۆر ئاڵۆزن و عێراق خۆی چییە و هەرێمی کوردستان چییە و چۆن معاملە لەگەڵ زۆعفیەکەکەن من پێم وایە عێراق لەو دەوڵەتانەیە کە بەڕاستی حالیان خۆی لە ناو عمقی مەشاکلی ئیقتصادیە ئەژی ینی مەسەلەن قەرزێکی زۆری لەم چەند ڕۆژایە وتارێکی لە گۆڤاری گلوبال فاینانس بڵاوەوە کە ئیتر وردە و لە عێراق قەرزەکانی ئەگاتە زیاتر لە 120 میلیارد دۆلارێک ئەمە لەلایەک لە لایەکی تریشەوە وەکو پێش ترک لەوانەیە مناقشتان کردوێت لەسەر وەزعی دۆلار ئێستا محاولە کا وەزعی دۆلار و دینار وا لێ بکات کە بیگەێنێ بە 145,000 بۆ 150,000 ئەمەش بۆ خۆی تووشی مەشاکلی اقتصادیەکە و عێراقوالێکە و سلعانی کە هەیە بەڕاستی لە ڕووی سعرەوە تووشی هەڵکشانێکی زۆر بێ بە بەژمەینەتی و بارێکی گران بەسەر خەڵکەوە ئەوە ئێوێ لە ڕێگای زیادکردنی دۆلارەوە مەشاکلی مۆزەف و معاش و ئەو شتانێ دابین بکە من پێم وایە ئەوە بۆ خۆی ئەبێتە بارگرانیشی گەورە بەسەر خەڵکی خۆیەوە خاڵی سێ هەمەوەیە کە فعلەن عێراق خۆی یەکێکە لەو وڵاتانی کە لە ڕیزبەندا لە هەژدە هەمین وڵاتی گەندەڵە ینی گەندەڵیەکی زۆر گەورەی هەیەوە لە ڕووی ئیداریەوە پارە زۆر بە هەدرە ڕواوە پارە ئەڕوا بۆ کۆمەڵێک هێزی سەربازی کەس نازانێ و میلیشایەکی گەورەی لێ چەق بەستووە ڕێگیدا کوتاوە و ئەتوانم بڵێم وای جێوێکی وای خوڵقانەوە کە ئەم دەوڵەتە لە عێراق کە پێوتری عێراق دەوڵەتێکی بەحت عسکەری میلیشایی طائفیە زۆر محاولە کراوە لە سەردەمی عادل عەبدولمەهدیە محاولە کرا کە بێ بە حکومەتێکی مەدەنی تەکنۆکرات جێبەجێ بکاوە کازمی جوودێکی گەورەی کردووە و من پێم وایە ئەو جوودانە هەمووی وردە لەبارە چن لە بەرامبەر بەوەشە هەرێمی کوردستان هەیە هەرێمی کوردستان خۆ دەزانی دووچاری پەتای گەندەڵی بۆ فەسادێکی زۆر هەیە و خەڵک لە خەڵکی بەژمەی نەدەبینی ناڕەزایەتەکانی وردە زیایەکە لەلایەکەوە شەقامێکی برسیە لە لایەکی تریشەوە کۆمەڵێک باند و کتلەی دەوڵەمەند کە توانیویانە ئیسفادە لە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بکەن و توانیویانە وەزعی اقتصادی خۆیانی پێ دەوڵەمەند بکەن تا و ئاستەی کە عایلەی کۆمپرادۆر دروست بۆ کامانەمە هەمووی مەشاکلی ئیدارین لە پەنای ئەمەشا و پەیوەندیە ئاڵۆزا اقتصادیانی کە لە ناو خۆی وەزعی هەرێمی کوردستانە هەیە ئەبینین کۆمەڵێک گرێبەستەکرێ هەر لە گرێبەستینەوەتەوە کە ئێستا بۆی بۆ بە مشکلە بۆ حکومەتی هەرێم بۆ بە مشکلە ئەمانە هەمووی مەساتی گەورن بەڕای من دەوڵەتی عێراقی ئیش لەسەر ئەم زوعفاناکە ئێمە وەکو خۆمان لەوانەیە ڕویامان وازەح نەبێ بۆی کەەوە حکومەتی عێراقی چۆن سیاست ئەکا بەڵام حکومەتی عێراقی ڕویای وازەحە کە چۆن سیاست لەگەڵ ئێمەیەکە ئیش لەسەرەوە پەیوەندی هەرێمی کوردستان و عراق لەسەر بنەمای سیاست بێت بەوازەحی لەسەر بنەمای سیاستە مەسەلەن لە ئێستا ئەمە ڕوونتری قسەی لەسەرکەن ئەو سیاستێکی دژبەیەکیش نەک سیاست یعنی وەکو هەرێمێک تەماشای هەرێمی کوردستان ناکە کە بەشەکە لە عراق ئیش لەسەر ئەوە کات کە هەرێمێک بێت با بڵین هەر وەک چۆن محافظەکانی تر هەیە هەر چۆن شارەکانی جنوبی عێراقی شارەکانی ناوەڕاستی عێراقەیە بە هەمان شێ ئاوا تەعامل لەگەڵ هەرێمی کوردستان بکات چونکە لەبەر چی لەبەرەوەی کە هەرێمی کوردستان خۆی کۆمەڵێک ئیتیجاهات دروست بووە ئەم ئیتیجاهاتانە ئیتیجاهێک هەیە کە زیاتر پۆپۆلیستیە کەمتر ئەتوانێت بە ناوی فەسادەوە کە فعلا شەرعەتیشی هەیە ئیستیغلالی ساحە سیاسیەکەکە و دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستانی پێ لەکەدارەکە و ئەتوانم پێ بڵم زەعیفەکە لە لایەکی تریشەوە شارعێک دروست بووە شەقامێک دروست بووە ئەم شەقامێکی تەواو و ناڕەزایەتی قورسی هەیە لە بەرامبەر بە فەسادی حکوومەتی هەرێم ئەمەش بە هەمان شێوە مشکلەیەکی گەورە بۆ حکوومەتی هەرێم دروستەکە لەم نقطانەیە پوینت بە پوینتی حکوومەتی عێراقی ئیشی لەسەرەکە ئەم پوینت بە پوینتەکە ئیشی لەسەرەکە لای خۆی وانە ئەنیش گروپی پۆپۆلیستینیا عرضم کردی بەڵام ئیتیجاهەکە پێچەوانەیە مەسەرەن لە شەقامی عێراقا ئەگەر تەرچیز بفەرمووی یعنی ئیش لەسەرەوەکەن کە داوای معاشەکەن خۆشگوزەرانیەکەن لایەنی کەمی ژیانی سادەیان بۆ دابین کرێت لە ڕێی چیەوە
لە ڕێ ئەوەی کە مەسەرەن ئەو میزانی کە بیرێ بە هەرێمی کوردستان لە داهاتوو ئەگەر سەحبی کاتەوە میزانیە نەیە ڕەنگ بێمە جۆرێک لە تەعاتوفی شارعی عێراقی بجوڵێنێ بەڵام ئەبێ بە مشکلێکی گەورە بۆ ئێرە بۆچیە بێ بە مشکلێکی گەورە بۆ ئێرە لەبەرەوەی خەڵک ئێستا ئومێدی ئەوەیە کە ئەم پەیوەندیە سیاسیە ئیقتصادیەی کە ئەیانەیە لە چوارچێوەی یاسا و دەستورە ڕێکی بخەنەوە خەڵک لایەنی کەم لێرە گوزەرانی تا ئاستێ لە ئاستەکانە سەقامگیر ببێت کە من پێم وانە سەقامگیر بێت چونکە لەبەرەوەی عمقی ئەزمەی اقتصادی و سیاسەکانی عێراق زۆر لەوە گەورەترە کە ئێمە بتوانین با بڵێن نەخۆشیە ئابوووریەکانی خۆمانی پێچارە سەر بکەین و ژیانی خەڵک لە چوارچێوەی دابینکردنی موچە ئارام و سنجین بکەین. بەڕێزانە لە قسەکانی پێشوتا ماژت بۆدا کە هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی لە ڕوانگەی زۆفەوە یاخود تەماشای زۆفی یەکترەکەن ئەمە ژوای کردووە کە گرێگۆڵێکی زیاتر لە نێوانیانە هەبێ ئەگەر وێنەکە گەورەکەیت و هەرێمی کوردستان و عراقەکە بەیەک پارچە لە عراقا تەماشاکەی لەسەر ئاستی حزبە سیاسەکانی عراقیش هەر بە زۆفەوە تەماشای یەکترەکەن لەسەر مستەوای بێگومان چکە لەبەرەوەی کۆمەڵێک مەشاکل هەیە کۆمەڵێک سراعات هەیە هەمووی سراعاتی ڕەگوڕیشەدارە مەسەلەن تەیاراتی شیعە لە ناو خۆیانە لە سراعیان هەیە و تا ماوەیەکی زۆریش مالیکی و عیبادی سراعیان هەبوو و قەیس خزعەلی ڕوئیایشتری هەیە بۆ سیاستکردن لە عێراقەوە سونە ڕوئیایشکی هەیە بۆ عێراقەوە لە ناو بینە ئەملاترەوە پارتی ڕوئیایشی هەیە بۆ سیاستکردن لەم منطقەیەوە لایەنە سیاسەکانی تریش ڕوئیایشتریان هەیە و بەرەی معارەزە ڕوئیایشتری هەیە و هەموو ئەم ناکۆچیانە بۆ خۆی پێم وایە بەرکەوتنی گەورەی هەیە و ئەم بەرکەوتنانە یەکێک لە ئیفرازەتەکانی بریتە لە فەساد گەندەڵی ئیداری یا گەندەڵی ئابووری تەماشایکە وردی کەرەوە کۆمەڵی گاپی تر گاپی سیاسی بۆشایی سیاسی دروست بووە لە ناو بۆشایە سیاسیانە لایەنی مەترسیداری سەری هەڵاوەکە و لایەنە مەترسیدارانە خۆ دەزانی تاریخەکەی نزیکەیەکیان لەوانە داعش بوو کە تەسیرێکی زۆر خراپی مەترسیداری لەسەر ژیانی سیاسی عێراق و هەرێمی کوردستان دروستکرد. ئەم جیاوازی کە هەیە لە تێڕوانین جیاوازیە بۆ تێڕوانینی پرسەکان یاخود جیاوازیە بۆ لێکدانی یەکتری هەردووچانە جیاوازیە لەسەر مستەوای پرسی سیاسی و مەساڵحی سیاسی لە منطقەکەیە و جیاوازیە لەسەر مستەوای نەفیکردن توانەوەی بەرامبەر و ئەمە جێی وای خۆڵقانووە کە ململانەکان تونڕەوتر بن یان ئەگەر ئەزاین چۆنە مشکلەکە لەوای ئێمە باسیەوەکەن کە چارەسەری کێشەی خۆمان بکەین لە عێراق لە چوارچێوەیەکی دەستوریە لە چوارچێوەیەکی یاساییە عێراق ئەساسەن خۆی وڵاتێکی دەستوری یاسایی نییە یعنی لە ڕووی یاساوە لە ڕووی یاساوە کە یاسایەکی هەبێت لە ناو پەرلەمانە بێ ئیرادە بێ وەکو هەرێمی کوردستان چۆن کۆنتراکتی نەوتەکەن بەڵام بە هیچ جۆرێ ئەم کۆنتراکتی نەوتە پەرلەمان ئاگادار نییە کە مەفروزە لە ڕووی یاساوە یاسای بۆ دەربکرێەوە لیژنە متابعی ئەوە بکە کە چۆن ئەم کۆنتراکتە ئاکرێەوە ئەم کۆنتراکتە تا چەند قانونیە تا چەنە بێتە مای مەشاکیل تا چەنە بێتە مای قازانج ئەوان لەوانەیە یاریەکەیان قورستر و قوڵتریش بێت چونکە لەبەرەوەی کۆمەڵک میلیشایشی تیاکە ئەسڵەن یاسان ناتوانێت خاوەنی ئیرادەیەک بێ بۆ مواجهکردنی ئەو مشکلە تایفیانی کە لە عێراق هەیە ناتوانێت یاسا مواجهەیە ئەو مشکلانە بکە کە مشکلەی میلیشایە لە یەک لە حەزایە هێزێکی عسکەری بێتە پێشەوە لەوانەیە ئیتر هەچی نووزەی مەدەنی هەیە بوەستێ جوهود کراوە من لە بیدایەتە عەرزم کردی وتم مالیکی بەجیا لە مالیکی عادل عەبدولمەهدی زۆرترین هەوڵی بۆی کەوا دەسەڵاتێکی تەکنۆکراتی مەدەنی دروستکە بە ئێستاشەوە جوود دەکرێت بەڵام ئەو جودانە هەمووی دیزە بە دەرخوناکرێت لەبەرەوەی ئەو مەشاکیلە تائیفیانەی کە بە شێوەیەشی تونڕە و بەر یەکەکەون و ئەبنە زەرەر و زیانی مادی و سیاسی و ئەبنە زەرەر و زیانی ئاسایش و ئیستقراری نیشتیمانی لە منطقەیە بۆ خەڵک بەڕاستی ئەوان باکیان لێ نییە. بەڵێ کاتەم جیاوازی کە ئاماژت پێدام تەماشاکردن لە زۆفەوە کاریگەری هەیە لەسەر ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقیش کە زیاد لە هەفتەیەکەوە وەفدێکی هەرێم لە بێگومان کاریگەری هەیە یەکێک لەو ئەسڵەن خۆی نیەتەکە نیەتی حکوومەتی عێراقی ئیشکردنە لەسەرەوەی کەوا چۆن ئیمتیساسی وەزعی اقتصادی هەرێمی کوردستان بکە بە ڕوئیای من بۆی علەتە اقتصادەکانی خۆی پێچارە سەر بکە بەقەدەرەوەی کە ئیش لەسەرەوە بکات کە خەمی خەڵکی هەرێمی کوردستانی هەبێ بۆی کە لە ئیستقراری اقتصادیا بژین یا لە ئیستقراری داراییە بژین و ئەسڵەن ئەو ئیش لەسەرەوە کە ئەگەر تەجروبەیە کە پێ بوترێت تەجروبەی هەرێمی کوردستان دەعمیەوە بکات کە بەو ئاراستەیابی یعنی تکایە من قسە لەسەر ئەوە ناکەم کە ئەو خەڵکەی لە ڕێپێوانی جەماوەریەکەن خۆپیشاندانەکەن چوزانم ناڕەزایەتەکانیان تونگەکەنەوە ئەوانە ناڕەزایەتی نابەجێن بەعکسەوە لە
لەسەر مستەوای مافی سەتایی خۆیان بۆ دابینکردنی ژیانێکی سادا حەقێکی سروشتی خۆیانە بەڵام ئەمە تا چەند وەکو ژینگەی سیاسی دەوڵەتی عێراقی ئەتوانێت ئیشی تیا بکە و لەو باوەڕێیان حکوومەتی عێراقی ئیش لەسەرەوەکە کە ژینگەی هەرێمی کوردستان هێندەی تر لاواز بێ بۆی کە بە هەموو مەرجە سیاسەکانی حکوومەتی عێراقی ڕازی بێت واتە هەرێمی کوردستان ڕازی بێ ئەمە خطورەکەیە چونکە لەبەر ئەوەی پەیوەندیەکە پەیوەندیەکی عیدوانیە دژبەیەکە قەزەیەک هەیە کە پێوتری قەزەی داگیرکردن و داگیرکراو کە چەندین جار لە چەندین مناسباتی ئیعلامی سیاسیە باسمان کردووە هەر بۆیە من پێم وایە لە ئێستاە ئەوان زۆرترین جوهد ئەکەن و هەنێک تیارات هەیە ئەڵێن بە هیچ جۆرە ئێمە ڕێکەوتنیان لەگەڵا ناکەین کە ڕێکەوتنیان لەگەڵا ناکەین بۆی کە دەنگی شارعی معارەزەی عێراق بەرینەوە لە داهاتووە لە هەڵبژاردنە جوودێکەکەین کە زۆرترین دەنگ بەدەستبێنین انتخاباتەکە لە چوارچەوەی عێراق بەجیا لە هەرێم بە سەلامەتی و بە تەندروستی ببینە سەر بۆچی بۆ ئوسلوبی تەرزیە ڕازیکردنی خەڵکی عێراقی لە بەرامبەر بەچی لە بەرامبەر بە زیاترکردنی کوردستان بەڵام لە هەرێمی کوردستان ئەو دەنگە ناڕازیە نابینرێت وەکو پرسێکی هەڵبژاردن بۆ نموناڵ نییە بڵێ باڕێ نەکەوین لەگەڵ بەغدادا وەکو بەشێک لە چۆن خۆت ئاماژە پێدا ئیمتیساسکردنی دەنگی ناڕازی بۆ لای خۆی بێگومان وایە چکە لەبەرەوەی ئەزمەکانی هەرێمی کوردستان ئەزمەی زۆر ئاسایی نین یعنی ئەزمەیەکە کە ئەگەر مەسەلەن دەرەچە نەدۆزێتەوە بۆ باشکردنی وەزعی ئیداری خۆی دەرەچە نەدۆزێتەوە بۆ لایەنی کەم نەفەسێک نەدۆزێتەوە بۆی کە ئومێدی لەسەر هەڵبچنێ بۆ چارەسەرکردنی کێشەدارایەکان و ژیانی مۆزەفین لایەنی کەم هیچ نەبێت جێگیر بکە ینی ئەبێ ئەمە بکە ئەبێ محاولە بکە سەر لە نوێ بگەڕێتەوە منفەزێک بدۆزێتەوە هیچ نەبێت لایەنی کەم وەزعی ئەو ناڕەزایەتیانی کە لە کوردستانە سەری هەڵاوە لایەنی کە مەسەلەن وەڵامێکی هەبێت بۆ جێبەجێکردن ئەی بێ من خۆم بەش بە حاڵی خۆمە محاولانە بە محاولی زۆر سەرکەوتو نبینم چونکە بۆچی لەبەرەوەی ئەمە مخاتەبەی حکوومەتێکەکەین کە ئازارەکانی کە مەشاکل لە مادەکانی کە مشکلە سیاسەکانی زۆر لە پێش مشکلەی سیاسی هەرێمی کوردستانەوەی هەم لە ڕووی سیاسیەوە وەکو عەرزم کردی هەم لە ڕووی دارایی و هەم لە ڕووی ئابووریەوە بەڕێز دانا بەهاتین چاودێری سیاسی سوپاس زۆر سپاس بۆ جەنابەت زۆر سپاس بۆ جەنابەت ئێوەش خواتان لەگەڵ